إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله، صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. بەڕێزان خۆشحاڵین لەوانەی چلوسێ لە وانەکانی تەسکە بە خزمەتتان بگەمەوە بەمان بەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن ئینشاء الله. بە پشتوانی خوای گەورە ئەوڕۆ ئینشاء الله باز لە تەوبە دەکەین. تەوبە دیارە وەکو زانایان ناویان بەڕاستی وەظیفەة العومرە، واتە کارێکە کە تایبەت نییە بە تەمەنێک، بە مەرحەلەیەک، بە قۆناغێک لە ژیانی ئینسانی مسلماندا، بەڵکو ئەوەی گەنجە، ئەوەی بەتەمەنە، ئەوەی کەوا زۆر لە تاعاتەکان بە نەشاتە، ئەوەی کەوا گوناهبارە، هەر هەمووی پێویستی بە تەوبە هەیە. لەبەرەوەی وەکو خوای گەورە سوبحانه وتعالى لە سوورەتی النوردا دەفەرمی وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. ولسورة التحريم دا فرمي يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا. كوا تبراستي التوبة أو هانية كوا إلا بخيال من دابي لبو كسيك بكوا گناه بارا گناه كبيري لدس أنزام درا وياخد إصراري لسر گناهي قزكهيا نخير بلكو بتساندين بلغا أو آتاني كخين مانو خواهي قول باس لإيمان داران دكا ولا باشويش تمشاي جياني پیغمبر دكي صلى الله عليه وسلم لها كسيد الخلق وسيد الأنبياء والمرسلين وإمام المتقين. أو جاوكم معلومة كروجانا حفتا جار وياخذ 100 جار توبو استغفاري ذكر كواتهمو ما بيسمع بتوبو استغفار هي لبروي جناه زورا وإيمش تقصيري من زورا. يعني لو أنا شيء لإما توشي غفلت نبوبي بآقاي چه لئما توشي او نبيتن كأوها منازو نعمتي خواي قولة توانيب ما شكران بجيري اوها منازو نعمتي بكين كبراس شكران بجيري نكردني تقصيرا. وهروها چه لئما هي توانيب من كوا اتقان لعبادة بكين واتبوشي وي انزايم دين كوا خواي قولة مبستيتي سبحانه وتعالى. چه لئما توانيب من حقي دعوة بدين بيناي خواي قولة سبحانه وتعالى يتر براستي تقصيري من زورا اگر پیدا بتين زورا لويا هر همو من بيسمان بتوبه هي وەکو اعترافکردن بە تەقسیری خۆمان، وەکو اعترافکردن بە گوناه و تاوان و پەشیمانبوونەوەمان لە گوناه و تاوانەکەمان، و هەروەها وەکو ئیقتداکردنمان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوەی کەوا ڕۆژانە ئەو هەندە جارە تەوبە و ئیستیغفاری دەکرد. ئیتر وەکو زانان وەصفی گوناه دەکەن، دیارە گوناه هیچ ژەهرێک هەندەی گوناه دژوارتر نییە لەسەر دڵ و دەرونی بەندە، و باشترین جورعە دەرمانیش تاوەکو ئاسەوار و شوێنەواری ئەو ژەهرە لا بردرێ لەسەر دڵ تەوبەیە، نەک هەر ئەوەندە ئاسەواری گوناه لا دەبا، بەڵکو باشترین هۆکارە لەوەی کەوا مەناعەت بە ئەو دڵە ببەخشی تاوەکو کاتێک کەوا شەیطان و نەفس هێرش دەینن بە هاندانی لە بۆ گوناه تاوەکو بیپارێزیتن بە تەوفیقی خوای گەورە سوبحانه وتعالى. گوناه و تاوان وەکو زانایان وەسفی دەکەن وەکو تەوقێکە لە ملی بەندە دەکرێ. ئەو تەوقە بە هیچ شتێک نابێتەوە تەنها بە تەوبە و ئیستیغفار و گەڕانەوە نەبی لۆ لای خوای گەورە سوبحانه وتعالى. پێویستمان بە تەوبە هەیە تاوەکو خوای گەورە تەوفیقمان بکا لە بۆ ئەوەی کەوا تاعاتی دیکە ئەنجام بدەین. پێویستمان بە تەوبە هەیە تاوەکو خوای گەورە تاعاتەکانمان لێ قبول بکا. هەروەکو ئەبوو حامدی غەزالی ڕەحمەتی خوای لێبی لە کتابی منهاج العابدین کاتێکە هان دا لبو التوبة وكدلي عليك يا طالب العبادة بالتوبة أو كسيكوا دواء عبادة دكي بيست التوبة بكي، وذلك لأمرين لبردوشد يكميان ليحصل لك توفيق الطاعة
تاوەکو بەدەست بینی لەلایەنی خوای گەورە سوبحانەهو وتەعالە موفقت بکارەوەی کەوا تاعات ئەنجام بدەی موفقت بکە یعنی تەوفیقکردنە بۆ تاعات زۆر مهمە یعنی هەر هەمومان هەستمان بەو خاڵە کردیە احتیاجیمان لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالە یعنی چێ لە ئێمە نازانیتن فلانە تاعات ئەوەی کە خوای گەورە باس کردی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامی دایە هەر یەک لەو تاعاتانە چێ لە ئێمە نازانی فلانە تاعات ئیشێکی زۆر چاکە چێ لە ئێمە نازانی ئەجر و پاداشتی چەندە بەڵام لەو هەموو تاعاتەکان ئەنجام نادەین موفق نین خوای گەورە تەوفیقی نەکردی سوبحانەهو وتەعالە لەبەر چییە سەبەبی هەیە بەڕاستی گوناه و تاوانە دەبیتە مانعێک لە بینی تو لە بینی تەوفیقکردنت لەلایەنی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لێیە پێویستە تەوبە بکەیت تاوەکو خوای گەورە تەوفیقت بکا لەبەرەوەی وەکو دەڵێ فإن شؤم الذنوب يورث الحرمان بەڕاستی نەکبەتی گوناه و تاوان چی لێ بەپاش دەکەوی محروم دەبی لە تاعات خوای گەورە تەوفیقت ناکا لە بۆ تاعات و لە پاشەوی دەڵێ خاڵی دووەم إنه تلزمك التوبة لقبول عبادتك پێویستە لەسەر تەوبە بکەی تاوەکو خوای گەورە تاعات و عیبادەتەکانت لێ قبول بکاتن یعنی لێرەدا واتە سەوڕ بکە کەسێک تاعات و عیبادەتیش دەکا بەڵام مصریشە لەسەر گوناه و تاوانێک کەواتە پێویستە تەوبە بکەی تاوەکو خوای گەورە ئەو تاعات و عیبادەتانێک ئەوانەی دیکەش لێ قبول بکات لەبەرچی چاوەکو دەڵێ فإن رب الدين لا يقبل الهدية لەبەرەوەی ئەو کەسەی کە خاوەن قەردێکی لەسەر تو هەیە هەدیەت لێ قبول ناکە لە کاتێکدا کە تو حەقەکەی ویت فەوتاندیە کەواتە تو پێویستە تەوبە بکەی و بگەڕێەوە لای خوای گەورە سوبحانەهو وتەعالە تاوەکو خوای گەورە تاعات و عیبادەتەکان لێ قبول بکات باش چەند جار تەوبە بکەین ئایا لە ڕۆژانە هەفتانە مانگانە ساڵانە چەند تەوبە بکەین لە عومرمان دیارە بە چەند شێوەیەک زانایان وەڵامی دەدەنەوە لێرەدا هەندێک دەزانان ئیستینادەن لەسەر حەدیثێک پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوا باسی دەکەین دەڵێن هەر کاتێک گوناهت کرد تەوبە بکە کەواتە تەوبەکردن دەبەستنەوە بە گوناه و تاوان وەکو حەدیثی پێغەمبەر هاتە صلی الله علیه و سلم کە رواه أبو داود وأحمد وابن حبان وهروها لصحيح جامعش پیامبر صلی الله علیه و سلم دەفەرمێ من عبد يذنب ذنبا هەر بەندەیەک گوناه و تاوانێک ئەنجام دەدا فيحسن الطهور طبعا الطهور هي وانية الطهور بضمة معناه دەستنوێشە دەستنوێش شوشتنەکە الطهور ئەو ئاوەی کە لەبۆ دەستنوێش بەکاری دەینی کەواتە هەر بەندەیەک گوناه و تاوانێک دەکا ئەوجا دەستنوێژێکی چاک دەشوا بەو شێوەی کە خوای گەورە فەرموویتی اقتدا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ثم يقوم فيصلي ركعتين پاشا هەڵدەستی بۆ دەستنوێژە دوو ڕکعات نوێژ دەکات لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالە ثم يستغفر الله ئەجا داوای لێخۆشبوون دەکات لەو گوناه و تاوانەی کە کردیتی إلا غفر الله له إلا خوای گەورە سوبحانەهو وتەعالە لێخۆش دەبی إلا خوای گەورە لێخۆش ئەوجا پێغەمبەر صلی الله عليه و سلم والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم إلى آخر الآية لسورة آل عمران كواتا أو يكلا جوابكاني زانانا هر كاتي إنسان هر گناهێکی کرد ڕاستی و شەک لە ئادابەکانە فێرمان دەکا هەر گوناهێت کرد پێویستە دەم و دەست پەشیمان ببیەوە واتە على الفور پەشیمان ببیەوە و هەروەها ئەو وەسەتەی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێ بکەی دوو دەستنوێژێک جوان بشەوی دوو ڕکعات نوێژ بکەی هەوڵ بدەی فکرت نەڕوانە ئەو نوێژە زانایانی دیکە هەیە کە لە وەڵامی ئەو جوابێک کە لە وەڵامی ئەو پرسیارێک کە کردمان چەند تەوبە بکەین لا استنادا لسر حديثكي پیغمبر صلى الله عليه وسلم كلا صحيح جامع صغير ده هاتيو امام السيوطي تخريجي كده لانس دفرمي پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي اني لاتوب الى الله تعالى في اليوم 70 مره فتوحد ادناه براستي لبروي او رسول الله صلى الله عليه وسلم او پیغمبري كوا خوای گور سبحانه وتعالى عصمتي به بخش له گناه و تاوان پارێزراوە و هەروەها خوای گەورەش مژدەی پێدا ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر خوای گەورە مژدەی پێشینی دایتێ لە گوناهەکانی پێشی و هەروەها ئەوەی لە دواتریش ئەگەر ئەنجامی بدا ئەو جا لەگەڵ ئەوەش پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی إني لأتوب إلى الله في اليوم 70 مرة 70 جار ئیتر کەواتە یەک لە وەڵامەکان ئەوەی کەوا ڕۆژێ بەلای کەمی 70 جار تەوبە و ئیستیغفار بکەیت ئیواش هەیە
اقتداء بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا یەک لە دوعاکانی افتتاحی نوێژی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا بە چەند شێوەیەک افتتاحی نوێژی کردیە طبعا کە دەڵێن افتتاحی نوێژ لە پاشی تەکبیرەی ئیحرام پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعایەکی خوێندیە ئەو جا دوای سوورەتی ئەلفاتحەی خوێندیە ئیتر چەند شێوازێک لە شێوازەکانی هەیە کەوا هەمووی ثابتە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم علەما دەڵێن وا چاکە هەر جار یەک لەوانە بخەین یعنی ناکرێت و لە نوێژێکدا دوو دوعا لە دوعاکانی افتتاحی نوێژ بخینی نه هەر جار یەک لەو دوعانە ئیتر یەک لەو دوعانە چ بوو وەکو لە صحیح بوخاری داهاتێ ئەبوو هورەیرە دەجێت خوای لە ڕازی بی دەفەرمی كان رسول الله صلى الله عليه وسلم يسكت بين التكبير وبين القراءة إسكاتة بين صلى الله عليه وسلم لبيني تكبير كردني لبو نوێژ لو بيني حتى وكو سورة الفاتحة دخين بێدەنگبوونێکی هەبوو دەڵێ فقلت بأبي وأمي أنت يا رسول الله بداك بابا بقربان يا رسول الله إسكاتتك بين التكبير والقراءة أو بێدەنگبوونت کاتێکەوە لبيني تكبير إحرام لبيني خينوي سورة الفاتحة ما تقول تي دەڵێ يا رسول الله قال أقول اللهم باعد بيني وبين خطايا كما باعدت بين المشرق والمغرب اللهم نقني من خطايا كما ينقى الثوب الأبيض من الدنس اللهم اغسلني من خطاياي بالثلج والماء والبرد كواتا في صلى الله عليه وسلم بوشوي أو دعاء كاتن خوايا دورم خيو لقل قناه تاوان كان واتا قناه كان لي دور بيخيو هر وكو مشرق ومغرب ليك دور خستي توا خوايا خاوينم كيو لقناه كانم هر وكو ينقى الثوب الأبيض من الدنس هر وكو شمكي سبي لو بيساتي لسري تكو خاوين دكتو خوايا أوها خاوينم كيو اللهم اغسل خطايا بالماء والثلج والبرد خوايا قناه تاوان كان لي بصريو بتي بيشويو بآو ببفر بتزرع سبحان الله يتلير ذات مشاهدك بخوي دو طهارة من هي ما طهارتي لا شو بدن طهارتي دلو درون طهارتي لا شو درون بتيا بدس نويجة بآوة بغسلة واتبآو وكو بيان صلى الله عليه وسلم فيري كردينك سواء حدثي قوربي يانقت كبي بآو أو جت غسل بي وياخد بدس نويجة كواتا طهارتي بدن بآوة طهارتي دلو درون بتيا بتوبيا لويا يقل السنة كان كوا واردة لبيغمبر صلى الله عليه وسلم أو بكوا لدواي دسنويش تسيدة فرمو أشهد أن لا إله إلا أنت أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين كواتا في صلى الله عليه وسلم داوي هردو طهارتي لخواي قولي ذكر وأن لدواي شادماني بوحدانيتي خواي قولي بيغمبراتي بيغمبر صلى الله عليه وسلم وكفير من ذكاتن أو ذا خوايا وامليبك لو كسان من التوابين تواب أو كسي بردوام توبة دكا أو ذا كي قلت لي تواب نك زارك توبة بكا وازي ليبيني ياخد زار بزار توبة بكا نا تواب أو كسي بردوامي أو ذا يصح عليه اسم التواب أو ذا كي قلت لي تواب خوايا ببردوامي لو كسانم بجيرك والتوابم كضلوا درون بالتوبة خاوين بتوا واجعلني من المتطهرين لا ششم خاوين بتوبتي بآو أو ذا ديارة كاتك لو حديثة وكوبيان صلى الله عليه وسلم كدعوة لأخوة جورة كاتن كوا بيشوات ولا جناه تاوان بتي بالماء والثلج والبرد بآو ببفر بتزرع بحسابات عقلي ما بي كاتك واشمكك ما بيز ده بزياتر بآوي جرم خاوين ده بيتوانيا لبرسي بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي خوا ببفر وبآوي تزرع خوا خاوين بكيوا لقناه تاوان ديار أو برسيارة ابن القيم رحمة خواي بلا شيخكي خوي ابن تيمية ده برسي رحمة خواي قال له دوشانبي لولام ده أي شان دليتن دليل بر أوي قناه تاوان بدافعي تشيو أنزام ددريه بدافعي شيطانة شيطان لتشيو دروس كلا لآقرة وانيا قناه تاوانش قرماتي هي كاتك وإنسانك أو قناه تاوان أنزام داتن گەرماتیەک تووشی ئەو دڵی دێ وەکو بڵێ تایەکی توش دێ ئەو دڵی لەقەدەر ئەوەی کەوا پیس دەبی و ئەو دڵی تای دێتێ و گەرم دەبی هەر وەکو هەمان دەزان کاتێککە ئینسان تای دێتێ لاشەی گەرم دەبی بێتاقەتیش دەبی لەگەڵی وانە ئیتر ئەو دڵەش کاتێکەوە بە گوناه و تاوان پیس دەبی و گەرم دادێ بێتاقەتیش دەبی سوبحان الله بێتاقەت دەبی لێ باشترین شت تاوەکو
تاوەکو ئەو گەرماتی و ئەو پیساتی نەمینێتن ئەو دڵە پێویستی بە ئاو هەیە، ئاوی ڕەحمەتی خوای گەورە سوبحانەه وتەعالە ئەو دڵە هەم لە پیساتیەکەی خاوێن بکاتەوە و هەروەها هەم لە ئەو تاو گەرماتیەکەوە تووشی هاتیە ساردی کاتەوە فێنی چی بکاتەوە. وەکو معلومیشە ئاوی سارد ئەو دڵە بە قووەت دەکا، هەروەکو لاشەش وایە ملاحەزە بکە بە ئاوی گەرم ئەو لاشەیە خاو دەبیتەوە، بەڵام بە ئاوی سارد ئەو لاشەیە گرژ دەبیوانێ کەواتە قایم دەبیتن. ئیتر بە هەمان شێوە ئەو دڵەش بەو ئاوە ساردی هەم خاوێن دەبیتەوە هەم قایم دەبی بەرامبەر بە هێرشەکانی شەیطان ئەو جارە خۆڕاگر دەبیتن بە ئیزنی خوای گەورە سوبحانەه وتەعالە. جا هەر لە بۆ هەمانمانە کە بەڕاستی گوناه و تاوان گەرماتیە و لە شەیطانەوەیە پێویستت بە فێنکاتیەکێکەوە خوای گەورە بە ڕەحمەتی خۆی بتشواتەوە لەو گوناه و تاوان و گەرماتیە. لە حەدیثێکدا کەوە ئیمامی تەبەرانی ڕوایەتی کردیە ئەوجا بە 3 سەنەد هێنایتەوە لە با بڵێن لە ئەوەی کەبیری هێنایتەوە وەکو قەولی ئیبن مەسعود خوای لێ ڕازی بی واتە موقوفا على ابن مسعود، بەڵام لە صغیر و ئەوسەط کە هێنایتەوە ڕەفعی کردێ لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیتر لەفزەکەی ئەوەیە کە دەفەرمی تحترقون سبحان الله، دەفەرمی ئەنگۆ دەسووتێن بەچی؟ بە گوناه و تاوان سبحان الله. فإذا صليتم الصبح غسلتها سبحان الله، دەسووتێن بە گوناه و تاوانەکانتان کە نوێژی سبەینێ دەکەن بەو نوێژە دەیشواتەوە سبحان الله. ثم تحترقون فإذا صليتم الظهر غسلتها، ئەو جا لە بینی سبەینێ و نوڕانیش دیسان دەسووتێن بە گوناه و تاوان بە نوێژی نوڕانە خاوێن دەبنەوە، پاشان لە بینی نوڕان و عەسر بە هەمان شێوە لە نوێژی عەسر خاوێن دەبنەوە، لە بینی عەسر و مەغریب عینی بە هەمان شێوە، لە بینی مەغریب و عیشا عینی بە هەمان شێوە. ئەو جا دەفەرمی ثم تنامون، پاشان دەنون فلا يكتب عليكم حتى تستيقظوا سبحان الله. کەواتە کە دەنون بە فەزڵ و ڕەحمەتی خوای گەورە هیچتان لەسەر نانووسرێتن هەتا وەکو هەڵدەستنەوە. ئیتر بەو شێوەیە بەڕاستی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم وەصفی دەکا و یاخود ئیبن مەسعود کەوە وەصفی دەکاتن خوای لێ ڕازی بی بەڕاستی گوناه و تاوان گەرماتی هەیە و بەندە دەسووتێنی هەر لە دنیاشدا ئەو دڵەی بەو شێوە تووشی تایەک دێتن ئەگەر تەوبە نەکا و بەردەوام بی خوا پەناماندا ئەوە بە ئاگری جەهەنەمیش دەسووتێ. خوا سبحانه وتعالى بە فەزڵی خۆی لەگەڵمان بکات. ئیتر هەر وەکو ئەو لەفزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو وتمان کەوا گوناه و تاوان ئاگرە، دڵەکانی بەندەکانیش ئەو دڵە یان دڵێکی زندیە یان دڵێکی مردیە. دڵی زندی وەکو دارێکی تەڕ و سەوز وایە، کاتێکەوە گەرماتی گوناه دەگاتە دڵی کەسێکی زندی دڵەکەی زندیە، ئەو دڵەیوی وەکو دارێکی وەکو وتمان تەڕ و سەوز کاتێکەوە ئاگری توش دێ ئەو دارە چ دەکا؟ لەبەرەوەی تەڕە مقاومە دەکا بەرامبەر بە ئاگرەکە، مقاومە دەکا و ئەسڵەن ئەو ئاوەی کەوە هەڵی گرتێ هێدی وەکو بڵێ ئیفرازاتی لێ دەردەسێت وەکە ئەنەما فرمێسکە لێی دێتە خوارێ سبحان الله. دڵی بەندەش وایە، دڵی بەندەیەکەوە دڵەکەی زندیبی کاتێکەوە بە حکمێکەوە مەعسووم نییە تووشی گوناه و تاوان دێ ئەو دڵەی دەلەرزی لە نەتیجەی ئەو گوناهەکە ئەنجامیدا و فرمێسکی لە چاوانی دێتەخوا زۆر پێی متەئەسیر دەبی. بەڵام دڵی کەسێکەوە مردبی وەکو دارێکی وشک و ڕق کاتێکەوە ئاگر تووشی دێ هیچ مقاومە ناکە، بەڵکو یەکسەر گڕی لێ هەڵدەستی و دووکەری لێ هەڵدەستی و ڕەش دەبی لە نەتیجەی ئاگر و بە خەیاڵیشی دانایە. ئیتر بەو شێوەیە خوا پەنامان بدە لە خوای گەورە دەپاڕینەوە لەو کەسانم کەوا دڵەکانمان تەڕ و بەو شێوەی بکەوە بتوانین مقاومە بکە بەرامبەر بە گەرماتی گوناه. ئیتر چەند خاڵێک لەو خاڵانێکەوە دەبیتەوەی کە ئەو تەوبەی کە دەیکەین ببیتە تەوبەیەکی بەسوود و بە بەروبووم، ببیتە تەوبەیەکی ئەو تۆکەوە ببیتە مای ڕەزامەندی خوای گەورە. یەکەم خاڵ ئەوەیە ئەو تەوبەی کە دەیکەین پێویستە تەوبەیەکی عەمەلی بی، تەوبەیەکی ئیجابی بی، تەوبەیەک بی مجەڕەد تەرکی گوناه نەبی، مجرد ترچی گناه نبی. تماشاکەیان لەو ئاتانێکەوە خوای گەورە باز لە تەوبە دەکات دائیمەن لە پاشەوی باز لە عەمەلی صالحیش دەکات إلا من تاب وآمن وعمل عملا صالحا وإني لغفار لمن تاب وآمن وعمل صالحا ثم اهتدى. وانیە کەواتە بەڕاستی تەوبە پێویستە تەوبەیەکی ئیجابی و عەمەلی بی،
بەرووبوومی هەبی، یعنی ئەوە نییە مجرد واز لە گوناهێک بینی و تەواو ئەوە تەوبێ، نا، لە بەرامبەر ئەوەی کە واز لە گوناهینا پێویستە کاری چاکە ئەنجام بدەیت. لێ زۆر لە زانایان ئەو ئاتەی خوای گەورە لە سوورەتی ئەلفورقان کاتێک کە خوای گەورە باز لە کەسانێکی تەوبەکار دەکا دەفەرمی ئەوانە ئولائیکە یوبەدل الله سەیئاتهم حەسەنات، خوای گەورە گوناهکانیان دەگۆڕیتەوە بە چاکە. طبعا هەیە لە مفەسرین ئەو های لێکداتەوە کە گوناهەکانی هەر فعلەن دەگۆڕدرێ بە چاکە و خوای گەورە پاداش لەسەر داتەوە. بەڵام هەندێکی کەش هەن ئەو هالێکی نادەنەوە، دەڵێن نە، ئەو گوناهانێک کە کردیتی کە پێشی تەوبەکەی چەند بە نەشاد بوو لە گوناه و تەوبە، مادام صادق و ڕازگوێ لە تەوبەکەی، خوای گەورە تەوفیقی دەکا لە بۆی کە هەر وەکو ئەو گوناهبار بوو ئەو جار بە نەشاد بی لە بۆ تاعەت و لە بۆ ئەنجامدانی کاری چاک، کەواتە یوبەدل الله سەیئاتهم حەسەنات، نەک گوناهکانی بگۆڕیتەوە بە چاکە، نە، گوناهکان لە جێی خۆی خوای گەورە لێی خۆش دەبی، ئەو جا تەوفیقی دەکا لە بۆ ئەنجامدانی تاعات. لێ پێویستە بەڕاستی تەوبەکەمان تەوبەیەکی عەمەلی بی، وەکو ابن القیم ڕەحمەتی خوای بدەرێ فالتەوبەة رجوع مما يكره سبحانه إلى ما يحب. تەوبە چییە؟ گەڕانەوەی بەندە لەو شتانی کەوا خوای گەورە پێی ناخۆشە بەعەکسی ئیتیجاه ئەو جارە إلى ما يحب، لە بۆ ئەوەی بچیتەوە ناو دائیرەی ئەو شتانی کەوا خوای گەورە خۆشی دەوێت سبحانه وتعالى. تر تەماشا دەکەێت تا لە سوورەتی هود خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی إن الحسنات يذهبن السيئات. طبعا لە پێشەوەی دەفەرمی وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين. بەڕاستی لەبەرچی تەوبەت پێویستە عەمەلی بی ئیجابی لەبەرەوەی بەڕاستی چاکەکان گوناهەکان دەستەڕیتەوە. وهروە لە حەدیث صحیحش دەکەوە ئیمام ئەحمەد و ترمذی و دارەمی ڕوایەتیان کردێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی وأتبع السيئة الحسنة تمحها، کەواتە لە دوای ئەوەی کەوا گوناهێکت کرد زوو هەوڵ بدە چاکەیەک بکەیت تاوەکو ئەو چاکەیە گوناهەکە ڕەش بکاتەوە. ابن الجوزیش لە تەذکرەدا کاتێکەوە باز لەو قەزیە دەکات دەفەرمی فمن كان داؤه المعصية فشفاؤه الطاعة. هەر کەسێک دەردەکەی ئەوە بی کەوا تووشی گوناه هاتیە شفاکەی لە چدایە؟ لە تاعەتدایە. ومن كان داؤه الغفلة فشفاؤه اليقظة. هەر کەسێک گوناه و تاوانەکەی ئەوە بی دەردەکەی لەوەیدا بێئاگابی لە خوای گەورە سبحانه وتعالى شفاکەی لە چدایە؟ لەوەی کەوا عەکسی غەفلەت یەقەظەیە، واتە بە ئاگابی بگەڕێەوە خزمەت خوای گەورە و ئاگار لە ذیکری خوای گەورە بی سبحانه وتعالى. لێ وەکو قاعیدەیەک دەڵێن هەر کەسێک گوناه و تاوانەکەی ئەوە بی کەوا کاتی خۆی ئیدمانی کردبوو لەسەر گوێگرتن لە گۆرانی محەڕەم، عیلاجەکەی ئەوەیە ئەو جارە پێویستی بە بەدیلێک هەیە. یعنی تەماشاکە ئەو کەسەی کەوا تەوبە دەکا لە ئەو گوناهەی کەوا گوێ لە گۆرانی محەڕەم دەگری، تەوبەکەی ئەگەر مجرد ئەوە بیتن کەوا گوێ لە گۆرانی محەڕەم ناگرێت، ئەدێ و کاتەی بە چ بەسەر دەبا؟ تووشی فەراغ دێ لەو حاڵەتەی. فەراغیش بەڕاستی قاتیلە ئەگەر نەتوانی ئیستثماری بکەیت. لە خلالی ئەو فەراغەیە شەیطان زەفەرت پێدەباتەوە، دیسان وات لێ دەکاتن بگەڕێەوە سەر شتێکی دیکە. بەڵام لە بەدیلی ئەوەی کاتوو جۆت لە گۆرانی حرام دەگرت تەوبەت لێ کردیە، پێویستە ئەو فەراغی پڕکەوە بەچی؟ بە جۆگرتن لە قورئانی پیرۆز، بە جۆگرتن لە شتی بە ئیستفادە. ئەو کەسێک کەوا ئیدمانی کردبوو لەسەر غەیبەتکردنی خەڵکی کە تەوبە دەکا پێویستە بگەڕێتەوە بەوەی کەوا ئەو زمانەی لە جیاتی غەیبەت پاراوی بکا بە ذیکری خوای گەورە سبحانه وتعالى. کەسێک کەوا گوناهبار بوو بەو پێیانەی لە بۆ جێگای حرام دەڕۆیشت لە کاتی تەوبەکردنەکەی ناکرێت لە جێی خۆی دابنیشی. لەبەرەوەی خوای گەورە دەفەرمێ من شاء منکم یتقدم ويتأخر، پێویستە ئەو پێیانەی ئەوزا لە بۆ خێر بەکاربینی، بەو پێیانە بڕوا لە بۆ ئەو جێگانەی کەوا تاعاتی خوای گەورەی لێ دەکرێتن وهكذا. خاڵی دووەم پەشیمان بوونەوە، نەدەم. دیارە وەکو لە هەندێک ڕوایەتان هاتێ بەڕاستی هەر نەدەم بەخۆی تەوبەیە، پەشیمان بوونەوە تەوبەیە. ئەگەر نەشڵێن هەموو تەوبە بریتێ لە پەشیمان بوونەوە، بەڵکو ڕوکنێکی زۆر مهمی تەوبە پەشیمان بوونەوەیە لە گوناه و تاوانەکان. ئەوجا دیارە ئەو نەدەمە ئەو پەشیمان بوونەوەیە وەکو زانایان وەصفی دەکەن سێ بوعدی هەیە، یاخود لە سێ لاوە تەمەشا دەکرێت. ئەو نەدەم و پەشیمان بوونەوەت هەرچەندە ڕازگۆ بی تێیدا، هەرچەندە ڕازگۆ بی تێیدا، صادق بی لەو نەدەم و پەشیمانت، وەکو دەڵێن کانە شیفاؤکە ئەسرع. هەرچەندە ڕازگۆ بی لە پەشیمان بوونەوەکەت، ئەوە شیفاەکەت خێراتر لە بۆ دێ. مقداری ئەو پەشیمان بوونەوەت
هەرچەندە مقدارەکە زۆر بی كلما حسنت توبتك هەرچەندە مقدار واتە زۆر پەشیمان بی هەرچەندە زۆر پەشیمان بی کەواتە ئەو هەندە تەوبەکەت چاکتر دەبی مەدای ئەو پەشیمان بوونەوە ڕۆژێک دوو ڕۆژ بی نا وكلما طال ندمك هەرچەندە پەشیمانیەکەت درێژە بخایەنی ئەوە لەو حاڵەتە كلما ثقلت موازينك بەڕاستی میزانی حەسەناتت لای خوای گەورە قورستر دەبیتن لێ پێویستە ئەو سێشتەی تێدا بیتن کەواتە صدق الندم ڕازگۆبی لە پەشیمان بوونەوەکەت و هەروها بە میقدارێکی یەکجار زۆر پەشیمان بی و هەروها ئەو پەشیمانیەشت درێژە بخایەنی نەوەک ڕۆژێک و دوو ڕۆژ بیتن أبو قدامي مقدسي لا مختصر منهاج القاصدين كباس لا ندامة بشمان بونه وذاك ضلي الندم هو توجع القلب إيشاني ضله دبرتي ضل ديشي عند شعوره بفراق المحبوب كاتك وهزدكات لخوشي ويستكي دور كوتي توا طبعا هيش تيق لوي زياتر دورد ناخاتو لخواي قول سبحانه وتعالى قناه تاوان كواتا ندمو بشمان بونه أو كوا ضلت بيشي بسبب أو جناهاني كوابويت السبب أتوي دور خستي تولى خواي جورا سبحانه وتعالى علامة كيتيا وعلامته طول الحزن والبكاء زور خفت باربون جريان لبناي أو كوات صد أنزام داياتو كبويت السبب أو لخواي جورا أتوي بدور خستوا ذا نمونيك دينتو دلي أجر كسك تعق من دالي شي هبي توشي نخوشي به دکتۆرێک پێی بڵێتن ئەو منداڵەت زۆری نەما و دەمری دەڵێ ئەو کەسە طبعا يشتد حزن وانە زۆر خەفەتبار دەبی زۆر لە بۆی دەگرێ دەی دەڵێ خۆ نەفسی خۆت لە منداڵەکەت خۆشەویستترە نەفسی خۆت لە منداڵەکەت خۆشەویستترە و عەزیزترە و زیاتر پێویستی بۆ یەکەوە و محافظەی لەسەر بکەی و ئەو منداڵت کەوا لە بۆ هەندێک خەفەتباریکەوە دووچاری مردن دەبیتەوە ئەو نەفسەت بە سەبەبی گوناه و تاوان دووچاری جەهەنەم دەبی والعیاذ بالله ئەو دکتۆرێکەوە احتیمالی هەیە ڕاستت لەگەڵ بکا و احتیمالیشی هەیە درۆ بکا و یاخود غەڵەت بکا بەڵام ئەوەی کەوا خەبەری دایە نەتیجەی گوناه و تاوان ئەگەر لێی پەشیمان نەبیەوە کەوا جەهەنەمە خەبەری خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئیتر چی هەیە زیاتر شیانی ئەوەی کەواتو خەفەت و گریانت لە بۆی زیاتر بی کەواتە بەڕاستی هەرچەندە پەشیمان بی لە گوناه و تاوان هێشتا هەرکەمەوە هەروەها ئەو پەشیمان بوونەوە و ئەو نەدامەتەیە کەوا بەڕاستی هانت دەدا لەوەی کەوا لە داهاتوودا هەوڵ بدەی قەرەبووی بکەیەوە تەعویزی بکەیەوە بە ئەنجامدانی کردەوەی چاک لە خاڵێکی دیکەدا تەوبەی نەسوح وكو أو آتي سورة التحريم كباس مانكر كخواي سبحانه وتعالى يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا توبة كانوا بقرا إن لا يخواي يقول توبة شيء نصوح توبة نصوح سان خالق لخواي دقريم يكم تعميم جميع الذنوب تعميم جميع الذنوب وتا توبة نصوح أويك التوبة لهم جناه تاوانا كان بكي يعني أوانية بلا يوم التوبة تنها لو جناه هذا كان بالو جناه هيزاري بزام داخل سيليدته نا عهد بيمان لقى الخواي قرب بستي جناه تاوان بقشتي هل هم يترك بكي بعام أو توبة نصوحة زواكو زانان دلين أو بيقول توبة مطلق توبة مقيدش هي يعني كسيك تن جناهك أنزام داتن زاري بس توبة ليك شي عندك نارين أو توبة قبولني العلم عند الله العلم عند الله بلام أو توبة أو هونية كوا بيوست توبة بيوست أو توبة نصوح بيو خايو داوي لما كرديا بلام أجر لجناه تيج بقرته هرباش لو يباشترك هربردوام بلسرهم جناه كان بلام أجر ديوي ناوي توابي لبيت زي بيوست لهم جناه كان بقرته كواتا بيناغ وتري تواب حتى وكو توبة لهم جناه كان نكا طبعا كذلين تواب مشتيش زور مهمة ها أو ناوى أو شرفي زور قوريا لبرتي إن الله يحب التوابين ويحب المتطهرين وكل سورة البقرة خواي قوري سبحانه وتعالى كسانيش يخوش التوابا خوايا خير عندك أنا لقناه تاوان كواتا تاوكو أو منزلة بدز بيني كوا خواي قوري خوش تبيه سبحانه وتعالى فيست قناه تاوان كان بقشتي لهموي بشمان بيو توبة لهموي بكي
ئەوە تەوبەی یەک لە بابڵێن شەرت و مەرجەکانی تەوبەی نەسوحە. دوو ئیجماع العەزمی کەواتە عەزیمەتێکی تەواو کۆ بکەوە لەسەر ئەوەی بە تەواوەتی واز لە گوناه و تاوان بینی، بە هیچ شێوەیەک تەڕەددودت تێدا نەمینێ، تەڕەددود و دوودڵیت تێدا نەمینێ و بە هیچ شێوەیەک چاوەڕوانیشت تێدا نەمینێ، بەڵکو عەدەم التەسویفت هەبی، واتە نەڵێی سەوفە ئەتوب وەڵا دەزانم ئەوە گوناه، بەڵام لە داهاتوو ئەوەلەن خەتەریاتی ئەو کەسەی کە دەڵێ لە داهاتوو تەوبە دەکەم، پێش هەموو شتێک هیچ کەسێک زەمانەتی ئەوەت پێ نادا یەک لەحزە پاشی ئێستا بژیەی، تەنها ئەو لەحزەی کە لە دەستمانێ ئێستا ئەمە موڵچیمەیە، تەنها ئەو لەحزە، ئەوەی ڕابردووە بە چاک و بە خراپی، خی گەور لە خراپەکانمان بوری و لە چاکانمان قبول بکە، ئەوەی داهاتوو بە هیچ شێوەیەک لە دەست ئێمە و لە دەست کەسیش نییە، ئەو لەحزەیەمان لەبەردەستە، ئەو لەحزەیە کەواتە یەک لە خەتەریاتەکانی کەوا زۆر خەتەرە ئەو کەسێک کەوا تەسویف لە کار و کردەوەکانی یاخود تەسویف لە تەوبە دەکات، دەڵێ سەوفە ئەتوب لە داهاتوودا تەوبە دەکەم، لەوانەیە یەک لەحزەی دیکان بەسەر ژیانتدا نەڕوا خی گەورە ئەزەلت بینتە سەری و بە هیچ ڕانەگەی. کەواتە ئەوە یەک. دوو یەک لە مەسیر و چارەنووسەکانی تەسویف تەئخیرکردنی تەوبە ئەوەیە تەراکم ظولمەت الذنوب على القلب، بەڕاستی ئەو گوناه و تاوانانەی کەوا تاریکاییان هەیە لەسەر دڵدا کەلەکە دەبی ئەو تاریکاییە، و بە طەبیعەتی حال هەر گوناهێک تەوبەی لێنەکەی گوناهی دیکەی لە دوادادێ، ئەوە طەبیعەتە، یعنی ئەوە سنەتێکە لە سنەتەکانی خوای گەورە لەسەر لەو وجودەی هەر گوناه و تاوانێک ئەگەر تەوبەی لەسەر نەکەی بەرەو گوناه و تاوانی گەورەترت دەبا، خەتەریاتی بەردەوامبوونیش لەسەر گوناه و تاوان ئەوەیە کە بەرەو کوفری دەبا والعیاذ بالله، بەسەر کوفر بەرەو کوفری دەبا. لێ نفاقی عملی کەسێک تەوبەی لێ نەکاتن کە بریتیە وەکو لەو فەرمودانی پێ باز لە نفاقی عملی کە مەسەلەن خلافی وعد و ڕاز نەگۆتن لە قسە و خیانەتکردن لە ئەمانەت و إلى آخر لەو صفاتانە، ئەوە نفاقی عملین، بەس کەسێک تەوبەی لێ نەکات بەردەوام بی يخشى عليهم من نفاق الاعتقادي براستي أو صفاتان ديكش أصلا جناه تاوان صفتي كافرانا كسي كوا التوبة لجناه تاوان بردوام لزياد بونه حتى والعياذ بالله روجك للرجان ديجين تحدي كفر لويه براستي يقلا نتائج خرابكان وخطركاني تسويف كردن وتأخير كردني توبة أو كوا براستي تاريكاي جناه تاوان لسردلو دلوني لسرية خرد بيتواتاو كدقات تحدك يحيط به خطيئته إحاطي دكاوتار دوري دقري براستي وكو توقيق لمري دكريو ناتواني بكاتو خوابنا مامدا وخالد شديك لخطرياتي تأخير كردني توبة أو كوا توشي نسيان الذنب ده يعني هندقنا كيدكا وايلي دي لبيري بكا أصلا لبيري تو قناها بيدا بيتشتشي اعتيادي خوي إنسان حتى قناه بكاو بينا خوش بيو بزاني أو قناها هر خيري بيوي روجك لروجان دقرت بلان كقيشتا أو حدي بي قناه نما بي بوشتشي طبيعي هو خطرة رجاي قرانوي زور ضعيفة مقر خواه سبحانه وتعالى بفضل رحمة خوي بيجي ريتوا يتلوه وكو ابن القيم رحمة خوي لي بدل زو قرانوا لا قناه تاوان أو فرض على الفور بخوي هندك أو من هي باب مثلا استا حج كردن فرض على التراخي واني وات لسرت فرض ركنك الأركان كان بلام على الفورني والله أعلم وش خلاف تدا بين علماء على التراخي وات العمر هذا تو يقدر لسرت أو ذا طبعا حتى زو تربي كي باشترى بلام نويش كاتي شي محددي هي واني لو كاتي درت خلاص أتو لدستتسو إن الصلاة كان على المؤمنين كتابا موقوتا توبة كردنيش شيخ دليتن رحمة خوالي بإمام ابن القيم دليتن أويش فرض على الفورة يواتا هر قناه يذكر كيويستا دمو دست توبة لسر بكي دمو دست نابي تأخير بكي دي لبرأوي التأخير كردني توبة أويش قناه شديكا لو زيادة لو قناه كوا أنزام الداء كواتا لو حالتي كسي كوا قناه دكا أو قناهكا كدمو دستوبين كر أو جناهي دوامي توجده أو يشتيت تأخير كردني توبة لو يكاتي كوا باشان توبة دكا فيستا توبة لهردو جناهم بكا هم لو جناهي كأنزامي دا هم لو تأخير بوني كوا جناهكي بابلين توبة كردنكي تأخير كرد لخالة شديك لخالكاني توبي نصوح تخليصها من الشوائب
بەڕاستی هیچ پۆخەواتەش تێدا نەمێنێ لە نیەتەکەی. یان لەبەر چی تەوبە دەکا؟ لەبەر چی تەوبە دەکا؟ ئایا بە مەبەستی ڕازیبوونی خوایە، یان بە مەبەستی ئەوەی کەوا دەزانی گوناه و تاوان شوم و نەکبەتی هەیە لە دنیادا یەخەی دەگری، لەوانەیە ڕزقی کەم بیتەوە، لەوانەیە لەناو خەڵکی احترامی نەگیرێ، لەوانەیە ئیلە ئاخری. ئایا لەبەر ئەو شتانەیتی یان لەبەر ئەوەی کە خوا لە خۆی ڕازی بکە؟ پێویستە خۆت یەکلا بکەیەوە، هیچ مەبەستێکم نییە، وەڵڵاهی تەنها خوا لێم ڕازی بی. معرضیشم لەو عقوبەت، معرضیشم لەو هەموو شتێک خوایە، بەس ئەمن ڕەزامەندی توم مەبەستە. کەواتە پێویستە نیەتەکەی خۆی یەکلا بکاتەوە کە تەنها لە بۆ خوابی. لە خاڵێکی دیکە لە خاڵەکانی تەوبەی نەسوح ئەوەیە کەوا ئیتهام التەوبە، قەت لە خۆت ڕازی نەبی، قەت لە خۆت ڕازی نەبی. یعنی وەکو ئەو کەسە نەبی کەوا تەوبەی کرد لە گوناهێک وەکەئەنەما قەت بە حەیاتی گوناهی نەکردیە، بە خەیاڵیشی دانایە، وەنەسیە ما قەدەمەت یەداه. وەکو خوای گەورە لە سوورەتی ئەلکەهفدا باس کەسانێک دەکا بە زاڵمترین کەس ناویان دەباوە نییە. ومن أظلم ممن ذكر بآيات ربه فأعرض عنها ونسي ما قدمت يداه. سبحان الله. چێ لەو کەسە زاڵمترە کە ئەو کەسەی پشتی لە ئاەتەکانی خوای گەورە کردێ، ئەو گوناه و تاوانانەی کە کردیتی لە بیری کردی. گوناه و تاوان نابێت و لە بیری بکەی، پێویستە لە پێش چاوت بی ئەتو چەند مقەسیر بووی تاوەکو هانت بدا چاکەکار بی، وانە ئەتوش لە بیر بکەی خۆ لە سجلی مەلایکەت نووسرا لای خوای گەورە معلومە سبحانه وتعالى. پێویستە هەست بە شەرمەزاری بکەی. ئەو تەوبەیش کە کردیتت پێویستە بەردەوام ئیتهامی بکەی، خۆت پێ مقەسیر بی، کەس زەمانەتی نەدایەکەوە خوای گەورە لێی قبول کردی، کەس زەمانەتی نەدایەکەوە خوای گەورە لێی قبول کردی. کەواتە پێویستە بە بەردەوامی هەست بە تەقسیر بکەی، هەست بە کەم و کورتی بکەی کە فعلا هەر مقەسیریشی، هەرچەندی بکەین هەر مقەسیرین، ئیتر ئەو هەستکردنە بە تەقسیر دافع لە بۆ چاکەکاری بە پێچەوانەوە. کاتێکەوە مطمئین بی و سیقەت بە خۆت هەبی بە پێچەوانەوە دەبیتە مایەوەکەوە لی پاڵ بدەیەوە. لە خاڵی کۆتایی لەو خاڵانی کەوا پێویستە لێمان بێتە جێ تاوەکو تەوبەکەمان تەوبەیەکی مثمیر بی، ئەوەیە التکرار يعلم الأبرار. بەڕاستی تکرارکردنەوەی گوناه و تاوان لەگەڵ ئەوەش کەوا گوناهت کرد، بەڵام مادام تەوبەت لێ کردیە بوویتە مای ئەوەی کەوا ئەگەر کەسێکی با بڵێن بڕ و چاکەکار بی، پێویستە پند و ئامۆژگاری لێ وەرگرتبی، پند و ئامۆژگاری لێ وەرگرت. مەبەست لێرەدا چییە؟ وەکو ئەو مەسەلەی دێ خەسارەت و معرەکەتین تعلمك كيف تربح الحرب. ئەتو لە معرەکەیەک خەسارەت بەدەستینە، بەڵام ئەو خەسارەتە فێرت دەکاکەوە کو لە جاری داهاتووە تو سەرکەوتوبی. ئەتوش بەڕاستی لەگەڵ شەیتان لە معرەکەدای ئەو گوناه و تاوانەی کە ئەنجامتدا ئەوە بەرامبەر بە شەیتان چۆکت دانەواند، وانە شەیتان زاڵ بوو بەسەرت. ئیتر کاتێکەوە تەوبە دەکەی ئەهد و پەیمان دەبەست لەگەڵ خوای گەورە جارش کە نەگەڕێەوە، ئەو جارە پێویستە پند و ئامۆژگاری وەربگری لەوەی جارێ دیکە کو یعنی جارێدی شەیتان کو زەلەی پێبردی لە خلالی ئەوەی بوو کاتێکە تو بە تەنها بوو لێ زەلەی پێبردی، هەوڵ بدە قەت بە تەنیا نەبی، ئاگادار بە. ڕەفیقی خراپ بوو زەلەی پێبردی، واز لەو ڕەفیقە خراپەی بینە، وانە کەواتە هەر یەک لە ئێمە کە گوناه و تاوانی کرد پێویستە پند و ئامۆژگاری لێ وەربگری. لەبەر ئەوەی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە صحیح بوخاریدا دەفەرمی لا يلدغ المؤمن في جحر مرتين. کەسێک کە ئیماندار بی نابی دوو جارم کەوتەوە ناو قۆرتێک، ئەگەر جاری دووەم و سێمیش کەوتەوە ناو قۆرتەی ئەو نقصانی لە ئیمانی هەیە. لا يلدغ المؤمن في جحر مرتين. مادەم ئیماندارە نابی دوو جار کەوتەوە ناو قۆرتێک، دوو جار کەوتەوە ناوی بۆ سێ جار، بەڕاستی پێویستە مڕازای ئیمانەکەی بکاتەوە. وەکوم ئاوێش دەڵێ لا حەکیمە ئیلا ذو تەجریبە. بەڕاستی هیچ کەسێک حەکیم و زانانیە مەگەر بە تەجروبەوە نەبی. لێ پێویستە بگەڕێنەوە لای خوای گەورە، پند و ئامۆژگاری لە ڕۆژانی ڕابردوومان وەربگرین ئەگەر گوناه و تاوانیش بووبی، تاوەکو ببیتە تەجروبەیەک لە بۆمان خۆمان بپارێزین لە کەیدی شەیطان، وهروە لە خوای گەورە بپاڕێنەوە سبحانه وتعالى کەوا تەوفیقمان بکە، زاڵ بین بەسەر نەفسمان، زاڵ بین بەسەر فێڵ و تەڕەکەکانی شەیطان، وهروە تەوفیقمان بکاتن لەبۆ تاعەت و عیبادەتی خۆی. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله.